بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی نیهانی قورآن. خۆشحاڵین لە دەرفەتێکی تازە و لە وەرزێکی تازەی بەرنامەکەمان بە خزمەتیەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. ئازیزان دەمانەوێ پشت بەخوا لە بوارە جیاوازەکانی دیکەیە هەنگاو هەڵبگرین و لە دوو توێی گفتوگۆکانی ئەم بەرنمەیە بە ئامادەبوونی مامۆسانی پسپۆر و گەنجانی بە ئەزمون گفتوگۆ لەسەر تەوەرە جیاوازەکانی پێوەست بە ژیانی ڕۆژانەی هەمومانەوە بە تایبەت گەنجانەوە بکەین. ئازیزان ئەڵقەی ئەم جارەیە هەڵوێستەکردنە لەسەر بابەتی دراوە ئەلیکترۆنیەکان. ڕاستە دراوە ئەلیکترۆنیەکان پێشینەیان نەبووە تاوەکو شارەزایانی پێشینەی خۆمان لە ڕووی شەرعیەوە لەسەری هەڵوێستە بکەن و لە دووتوێی ئامۆژگاری و فتوا و نووسراوەکانیاندا شتێک بۆ ئێمە بەجێ بهێڵن. بەڵام لە واقعی ئێستا و بارودۆخی ئێستای ژیانی ئێمەیە ئامادەیان هەیە و کاریگەریەکی گەورەیان دروست کردووە. بەجارێک گەنجانی ئێمە کە پێیوەستن بە تەکنەلۆژیاوە دراوە ئەلیکترۆنیەکان بۆتە بەشێک لە میکانیزمی خۆ دروستکردن و خۆبەرەمێنان و دەوڵەمەندبوون و گەیشتن بە حەز و خولیا و عشقەکانی نێوژیانیان. بۆیە هەندێکیان لەم ڕێگایەوە ئەکرێ بە ئامانج بگەن، بەڵام ئایا ڕێگەیشی دروستەیانەوە بۆ مامۆسای عەزیزی بەجێ هێڵین و هەندێکیشیان بەداخەوە دەگلێن و دەکەون و شکستەهێن و توانای هەستانەوەیان پڕ ناڕەحەتی و ئازار دەبێت. ئێمە ئەرکی سەرشانمانە لە ڕێی گفتوگۆکانی ئەم بەرنمەیەوە شتێک لە بەرچاوڕوونی بدەینە ئێوەی عەزیز و خۆشەویست کاکەین تا دواساتەکانی بەرنامە هاوڕێمان بن لەگەڵمان بن. گفتوگۆی سەرەکیمان لە نێوان بەرنمەیە لەگەڵ مامۆستای عەزیز و خۆشەویست دکتۆر ئەبوبەکر پێنجەنی پسپۆڕی شەرعی و دارایی و ئابووری کە لێرە لەگەڵمان ئامادەیە لەگەڵ بەڕێزیان دەبێت بە گەرمی بەخێرهاتنی بەڕێزیانەکەین. کاک دکتۆر زەحمەتمان دای بەخێر بێن، زۆر خۆشحاڵی. و کۆمەڵێک گەنجیشمان لەگەڵ ئامادەن کە ئەوانیش بەشێکن لەو بارودۆخی کە لە ئێستاە هەیە، ئەوانی سەروبەریان لەگەڵ تەکنەلۆژیا هەیە و گەنجێکن ئەگەر خۆشیان نەبێ هاوڕێکانیان کەسە نزیکەکانیان سەردەمەکەیان ئیدی بەشێکە لەو واقع بارودۆخە ئەلیکترۆنی کە ئێمە بە هەمومانەوە تێیداژین. پێشەوەی گفتوگۆ لەگەڵ مامۆسای عەزیز دەست پێ بکەین دەمانەوێت بە خێراتنی گەرمی گەنجەکان بکەین. یاخوا بەخێر بێنێوەش زۆر خۆشحاڵین کە دەرفەتان بە ئێمەدا و بەشێکن لەو گفتوگۆیی کە زۆر پێویستە بۆ ئەم ڕۆمان. لەگەڵ کاک بیلال کە یەکێکە لە گەنجە خوێنگەرمەکان دەرفەتی دەدەینە گفتوگۆیەک لەبارەی بابەتی دراوە ئەلیکترۆنیەکانەکەین بزانین کە لە نێو گەنجانەوە هاتووە گەنجانی ئێستا چۆن لەگەڵ ئەم بابەتەیە خەریکن و لەگەڵ دراوە ئەلیکترۆنیەکان گەیشتوونەتە کوێ و پێمان بڵێ دەنگ و باس چییە لە نێو گەنجانەوە لەگەڵ دراوە ئەلیکترۆنیەکان. کاک بیلال بەخێر بێن. سپاس دەکەم. سپاس بۆ مامۆسای عەزیز بەخێراتی. زۆر سپاس. کاک بیلال گەنجانی ئەمڕۆ دەبیستین هەر لە کەسە نزیکەکانمانەوە هەتا ئەوەی کە دەگوزەرێ لە هەرێمی کوردستان کە واقعەیەک و بەشێکین لەو تەکنەلۆژیا و ئەلیکترۆنیی کە ئێستا هەیە. بابەتێک هەیە بابەتی دراوە ئەلیکترۆنیەکان. مامەڵەی گەنجانی ئێستا لەگەڵ ئەم بابەتەیە چۆنە، چ بەرچاوڕوونیەک هەیە، گەیشتوونەتە کوێ لە بەکارهێنانی؟ لێشاوی ئەم بازارە عادەتەن تقریبەن 3 مانگ پێش ئێستا تقریبەن 4 مانگ 3 مانگ پێش ئێستا بێ ئەپلیکیشنێکی سناب سکام بڵاو بۆ نێوان کووردا لە عێراقدا کە بۆ نمونە $700 داخلە کرد. ئەیود ڕۆژانە سەیری بۆ نمە فیلمێکم بۆ بکە، فیلمەکان هەمووی ئاشن و احتیاطی و ڕۆژی 25,000 دەینێت، تێگەی $25 عفو. ئەمە بڵاو بۆ ناو خەڵکە ئەوید من $700 دەمە 700 دا و 700 دا. ئیتر ئەمە چی بوو؟ بڵاو بۆ ناو گەنجە. ئەتر گەنج چی کرد؟ هاتە نێوان ئەم هاتە ناو ئەم بازارە دارایەنەوە. دوای ماوەیەک هەم ئەپلیکیشنی ترات
کە لەوانەیە زۆربەتان بیسپێتان لە سکۆتەری کار سکۆتەرەکە بای بە 200 دلار بە 200 دلار سکۆتەرێ بکڕە لە ئەوروپا وڵای ئەمە ئەیدین بە کرێ بۆت لە ئەوروپا بۆ منە ڕۆژی 10 دلار 15 دلارت هەیە کاک بلال ئەمە پێشتر هەبوون لە دنیای خۆر ئاوا ئەمە کەم بەڵام ئەمە بەلێشاو هاتن بڵاو بوو بەلێشاو بڵاو بوو پارەی داپێت یعنی پارەی ڕشان و بەرداوامی بۆ منە تۆ 200 دلار تێگەت سەرەتا بوو 250 دلار داپێت بۆ منە 300 دلار داپێت لە ماوەی بۆ منە مایەکە کە بیرە کردو پارەم گەڕاوە تۆ ینی ئەلە خۆ باوەڕت پێگرت بێژگە لەو دوانە چیتر هەبوو گەنج ئالوودەی ئەبوو لە نێو دراوە ئەلکترۆنی زیاتر ئەوانە بوو ئەوانەوە هات بەلێشاو دراوی ئەلکترۆنی بۆ منە بە خەڵکی ناسان بە گەنجی ناسان دەمێکە بیتکۆین و نازانم پای و ئەو بابەتانە هەنوو قسەیان لێکرێ ئەمانە چی پای و بیتکۆینەکان پای ئەپلیکیشنیە بوو کە بۆ منە لە سەرەتاوە هات تەنا بۆ منە ڕۆژانە کلیکێک لێ کرد وڵا بۆ منە 0.5 پایە دابێت پایەکی دابێت ئێستا پایەکە بۆ دەچی بۆ دراوی ئەلکترۆنی لە ئەکسچێنجێکی عالەمیە هەیە کەەوە کە یەکسە یاخود باینانسە ئێرە کڕین و فرۆشتنی پێوە دەکەی بۆ ئەو پایانی کە ڕۆژانی ڕابردوو کە هەموو ڕۆژێک کلیکێک لەسەر کردە و ئاکتیڤت کردووە ئێستا پایەکان خڕ کردو بۆ منە 1000 پایەت هەیە 1500 پایەت هەیە ئێستا ئەتوانین نەقلەکەی دە ئەکسچێنجەکەی خۆتەوە بۆ منە پایەک بەچەندێکە ماوەی پێشە ساتە 2 دلار و 700 سنت يعني يك باي حدود ولا حوصل سنة بقول من هذا بايد بوايا تقريبا 2 مليون دولار يقول أما باريكي خيالي وزورة والله مثلا تقريبا نرخي دابا زي هذا برخوارات هو تقريبا أواني ترشي بالنسبة للدراوي دراوي إلكتروني دراوي بصدان دراوي بصدان دراوي رجعنا دراوي إلكتروني زيادة كابو إكسشينج كان إكسشينج عالمي أو كريم فروشني بيوجي رجعنا دراوي زيادة كابوي والله يسا أواني كذا توبي سالكين خلق بازاري بيوكات بيتكوين و ئەمانێ بێژێ بابەتی بۆرسەکان چین ئەوانیش عادەتەن لەم بازارە دوو جۆرە دێتەوە کریپتۆمانەیە لەگەڵ بۆرسەی عالەمی ئەوە فۆرێکس دەگرێتەوە فۆرێکسەکان مامەڵە گۆڵد و زێر و نەوت و پشکی بازرگانەکانەکەی کڕین فرۆشتنی پێوەکەی ئەتوانی کریپتۆش لێ ئەنجام بدەیت بەڵام کریپتۆ تەنها کڕین فرۆشتنە بە دراویی ساڵی کاک بیلال تۆ پێم بڵێ گەنجی ئێمە چۆن چۆتەنەوە ئەم جیهانەیەوە هیچ زانیاریی لەبارەوە هەیە هیچ توزانم توانایەکی مادی و زانستێکی یابووری شارەزایە چۆن مامەڵە لەگەڵ ئەم جیهانە تازەیەکە وڵی گەنجی ئێستا ئەوەی تۆ بزانیان ڕاستی گەنجی ئێستا بۆ منە لە فەیسبوک هەمومان ئاو ڕۆژانە دەگەڕین پەیجێکا تۆ سپۆنسەری داوە لەم ڤیددیۆی خۆیەکە ڤیددیۆی کردووە باسی بابەتی کردو بە 100 دلار هاتین ئێستا خاوەنی 15000 دلارین کە ئەمە مێشک تاقبولی ناگەم پارەیە لێرەدا مێشکی گەنجەکە خوێنێتەوە ئێژە منیش دەست پێەکەم ڕێک دەست پێکات و پارە داخلەکە ناو بازارەکە بەڵام شارەزایی نییە دەتوانێت لە ماوەی 1 سانیە یان 1 دقەیە پارەکەی سفر بێتەوە یعنی ئەتوانم بە دەوەرەکە لە ماوەی 5 دقە سفر بێتەوە کەس بینیوە مەسەلەن زۆر خراپ بکەوێ یان بە پێچەوانەوە مەسەلەن نمونەمان هەیە کە بە دەفتەر و دوو دەفتەری تیان کردووە کە مامەڵی پێوەکەن بەڵام شارەزایان لە بازارەکان نەبووە لەکوێ کڕیم بکەیت لەکوێ فرۆشتن بکەیت سفریانی کردەوە ئاودیانە سەر سفر یعنی تووشی باردۆخێکی دەرونی زۆر خراپیانی کردووە کاک بلال ئێمە میلەتێکی موسڵمانی گەنجەکانی ئێمە با بڵێن دڵگەرمانە ئەچەن نێو ئەم جیهانە تازەوە هیچە پرسن لەوەی ئەم بابەتە باش و خراپی لەکوایە شەرعی و ناشەرعی لەکوایە ئەوەستن بە دیارە ئەوەوە هیچ ئەگەڕێن بزانن ئەمە ڕێگەیەکی دروستە یان نادروستە مەسەلەن وەڵی بۆ گەڕان زیاتر ئەوەی من بیست بێتم و لە ناو گەنجانە بم پۆستی مامۆساییان بینیوە کە دەڵێن لە سوشال میدیا بەدڵنیاییەوە هەموو شتێک لە سەر سوشال میدیایە پۆستی مامۆساییان بینیوە دەڵێن ئەگەر ئەو دراوە یاخود ئەو مەڵێ چۆنە بەڵام ینی گویان لێ ئەگرن لە ڕێی سوشال میدیا ئەوە بیکەی حەڵاڵە و ئەوە بیکەی حرام و ئەوە لایەن حرامەکە ناگەن ئەی لە کەسانی شارەزا بەدەر لە شەرع مەسەرەن شارەزای ئابووری و چوزانم شارەزای جیهانی ئەلکترۆنیات و تەکنەلۆژیا هیچ ئەپرسن بزانن ئەمە ئەم ڕێگەیە بەڵێ بەدڵنیا وێسای من بڕۆکەری ئەو بڕۆکارەکانی بۆ منە پاریان تیا داخلەکەی لەگەڵ لایەن ئیش دەکەی ئەم بڕۆکارانە لایەنی ئیسلامیانە توانین لەگەڵ لایەنە ئیسلامیەکە مامەڵەوەیان بکەیت و شتێکی ئاسایی زۆر باشە ئێوە کەسێکی ترتان کۆمنتێکی سەرەتایی نیە لەسەر ئەم مۆزوعە زۆر باشە لەگەڵ مامۆستا گفتوگۆکەین سوپاس مامۆستا دووبارە بەخێر بن ئەوەی کە کاک بیلال باسی کرد
تقریبا ڕنگدانەوەی ژیانی ڕۆژانی گەنجانی ئێمە لە نێو میلەتێکی مسلمان و بە تازە چونە نێو جیهانێک کە پێی دەوترێت جیهانی تەکنەلۆژیا و ئەلیکترۆنیات و ئینتەرنێت. بابەتی دراوە ئەلیکترۆنیەکان مامۆستا حەزەکەم جەنابەت لە چ سەرەتایەکە و لە کێوە دەست پێ بکەیت بۆی بچینە نێو گفتوگویەکی تێروتەسەلەوە و بەرچاوڕوونیەکی تەواو بدەینە گەنجانی ئێمەوە. فەرمونون لە بابەتی درا و وەزیفەی درا و بە تایبەتی دراوی ئەلیکترۆنی جەنابەت بەرچاوڕوونیەکیمان دەێت. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين وصلى الله وسلم على المبعوث رحمة للعالمين وعلى آله وصحبه أجمعين. بێگومان پرسی دارایی و بابەتی دارابوون و دەوڵەمەندبوون خواستێکی مرۆییە و ئیسلامیش هانی مرۆڤەدات بۆ ئەوەی کە هەبوو بێت و کاسبکار بێت و خەرجکەر بێت و بەرهێن بێت سەرمایە گوزاری بکات و پرسی دارایی بە شێوەیەکی گشتی لە ناو منزومەی مەقاسیدی شریعەتی ئیسلامیە ڕشتەبەندی مەبەزگەرایی شریعەت پرسی دارایی و پوڵ و پارە یەکێکە لەو شتانەی کە وەکو دین وەکو عەقڵ وەکو حەیاتی ئینسان ئەبێ پارێزگاری لێ بکرێ و ئەبێ بە ئاراستەی گەشە بردنە ببرێت نەک زەرەر و زیان و فەوتاندن و بە ئەزمموی ژیانی مرۆڤایەتی کە من بە دوواداچوونێکی قوڵ لەسەر ژیانی نزیکەی 2000 ملیۆن لەر و ملیارلێری جیهان کە ئەم ملیۆن لەر و ملیار لێرانە کە ژمارەیان 2000 کەسە و لە کتێبی گەورەیە قەبارە گەورە کۆکراوەتەوە و راپۆرتی فراوان لەبارەیانەوە هەیە لەسەر ئاستی دنیا لە 100 ئەم ملیۆن لەر و ملیار دێرانە تەمەنیان لە خواری 50 ساڵەوەیە لە 100 تەمەنیان لە خوار 50 ساڵەوەیە واتە ئێمە ڕێگایەکی دروستمان پێویستە بۆ ئەوەی هەڵکشین لە ڕووی سەرمایە گوزاری و لە ڕووی وەبەرهێنان و لە ڕووی بوونە بازرگان و بوونە سەرمایەدار. یەکەم سەرمایە کە مرۆڤ پێویستێتی بریتە لە سەرمایی کات و تەمەن بۆ ئەوەی کە بە شێوەیەکی پلەبەندی دوور لە چاوچنۆکی دوور لە تێوە گلان لە کاری مەترسیدار دوور لە زەرەر و زیان هەنگاوی بۆ بنێن. دووهەم شتێک کە بڕی قازانجە تەبەن باسی قازانج و پوڵ و پارە وەکو باسکردنی بەرسیلە وایە کە مرۆڤ کاتێ باسی بەرسیلەی ترێ و هەڵوژەی ترشی بۆکەن دەمی ئاوەکە پرس و بابەتی قازانجیش هەر بە هەمان شێوەیە. بەڵام ئەگەر ئێمە ڕێژەی قازانجی 70 ساڵی وڵاتی ئەمریکا لە 1950 بۆ 2023 وەرگرین کە لەم ماوە درێژەی 70 ساڵ زیاترەیە ڕێژەی قازانج بە چاوپۆشی لەوەی ساڵێک کەمتر ساڵێ زۆرتر ساڵێ مامناوەند ساڵێ زەرەر کەم کات ساڵێ زەرەری زۆر لە کۆی 70 ساڵەکە ڕێژەی قازانج 11% تێنەپەڕاندووە و لە ژووری بازرگانی نیۆیۆرکی ئەمریکا کاتێ پێشبینی قازانجی ساڵانە کرێت لەسەر ئاستی بازرگانی جیهان بۆ وڵاتە پێشکەوتوەکان بۆ تازە پێگەیشتوەکان بۆ دواکەوتوەکان ڕێژەی قازانج لە نێوان 10% بۆ 15% تا 25-27% زیاتر تێ ناپەڕێت. کەواتە هەر کەسێک باسی قازانجی خەیاڵی و زوو پیاگەیشتن و زوو دەستگەیشتن بە پارە بۆ ئێمە بکە بە هەر ڕێگایەک ئەگەر ئەو تەجاوزی ئەو ڕێچکە واقعیە بکات کە دیاری کراوە بۆمان و مرۆڤ لە 70 ساڵی تەمەنی لە پێشکەوتوترین وڵاتی ئابووری دنیا کە ئەمریکایە ئەزمون کراوە و بەدەستێنراوە معنای وایە قسەیەکی درۆی بێبنەما و هەڵەیەکی شاخدارە. ئەوە مامۆستا ئەگە من بیکەمە پرسیارێک بۆ جەناب ئەفو ینی بابەتەکەت لەبیر نەبەمەوە بۆ ئەم سەردەمەش هەر دروستە کە لە سەردەمێکە پێدەوتێت سەردەمی خێرا و تەکنەلۆژیا ساڵی 2023 کە ئێمە ئێستا لە ڕوبعی یەکەمی 25 بەڵێ بێگومان لە ئێستایشە هەر بە هەمان شێوەیە و ڕێژەی ئێستا پشکە گەورەکانی هەموو کۆمپانیا زەبەلاحەکانی دنیا ساڵانە تەجاوزی 11% ناکات یعنی لە قازانجا بە شێوەیەکی گشتی. بۆیە ئەم بابەتە بابەتێکی وردە کە ئەبێ خەڵک بە تایبەتی گەنج و لاوەکانمان ورد لەگەڵ بابەتەکە مامەڵە بکەن و بە ئاسانی نەکەونە
ئەو پرسو بابەتانەی کە پۆنجیە بە سیستماتیکردنی فڕوفێڵە بە نمونە کاکە بیلال ئاماژەی بە پرسی سکۆتەردا کە سکۆتەرێک خۆی بەهاکەی $200 یا $100 یعنی شەریکە ئەساسیەکەی وترا لە ئوسترالیایە و لە سین بەکرێ ئەدرێت و لە هەفتەکە 5 ڕۆژە و لە هەر ڕۆژێکە $10 تۆ قازانجت ئەدرێتێ. یعنی ئەم بابەتە کاتێ ئێمە وردەکاریمان لەسەر کرد و بە دوادا چوونمان کرد و دوایی لە میدیاکان و لێرە و لەوێ لە دەجێگە نزیک قسەمان کرد، یعنی شتەکە بووە بڵقی دارایی کە ئەمڕۆ فوقعاتی مالی بڵقی دارایی ئەمڕۆ لە جیهانە گەورەترین شتە کە زۆرترین زیانی لێەکەن و ئەو کەسانش کە زیانمەندی ئەم بوارانن ئەو کەسانن کە لە مامەڵەی وەهمیە لە بازرگانی پارە مضارەباتی نقودە لە فۆڕێکسە و هەروەها لە دراوە دیجیتاڵیەکانە بە شێوەیەکی گشتی مامەڵاکەن. ئەمانە کوشتەی دەستی خۆیانن و کێشەی گەورەیان بۆ خوڵقاوە بە تایبەتی ئەو گەنج و لاوانەی کە لە وڵاتی ئێمەیە. ئێمە بە زۆری خەڵکی ئێمە خەڵکێکی گیرفان بەتاڵە، خەڵکێکی ژیان مامناوەندە و لەسەر بنەمای هیچەوە بە خەڵەتاندنی $100 کە من کێشەکرێت دوایی بۆ $1000 دوایی بۆ $2000 دوایی بۆ زیاتر. ئەم گەنجانە زۆرینەیان هەر لە مەوزوعی بسنسەوە بیگری بۆ مێگا هۆڵدین بۆ کیونێت بۆ دراوی وەن کۆین پێشتر بۆ ئیدینار بۆ پای ئێستا بۆ فۆڕێکس بە هەموو بەشەکانیەوە چ کانزاکان چ مامەڵەی دراوەکان بە شێوەیەکی گشتی کە لە ڕێگەی ڕافعی مالی و بەرزکردنەوەی ئەوەندەی ئاستی خۆی ئەگەر تۆ $100 هەبێ ئەڵێ ئەتوانی مامەڵەی $1000 بکەیت، بەڵام کاتێ لە ئەکاونتەکەی خۆت مامەڵەی $1000 کردووە $100 سفر بوویەوە لە بازار یەکسەر جەڕسێکت بۆ دێ ئەتکەنە دەرەوە ئەچیتە دەرەوە لە ئەپلیکیشنەکە و نامێنی بەشداری مافی بەشداریکردن نەکڕی نەفرۆشتنت نامێنێ چکە بەهای سەرمایەکەت سفر بۆتەوە کە $100 حەقیقیە. بەم ڕێگایە. بەڵام شتێکی تر هەیە کە من پێشەوەی بێمە سەر وردەکاری بابەتەکان قسەی لەسەر بکەم. ئەمڕۆ سەردەمی خۆشگوزەرانیە و سەردەمی ئاسانکاری ژیان و هەلیکار و دەرفەتی وەبەرهێنان و پرۆژەی بچووکە لە ڕاستیە کە مرۆڤ چاوکراوەترە لە ئاستی زانستی هوشیارتر و باشترە و لە ئێستاشە ئەوەندە سەرمایە هەیە لە بەرابەر 8 ملیار مرۆڤی جیهانەوە. ئەو سەرمایە کە ئێستا بوونی هەیە ئەگەر لە شێوەی نەختینەیە لە بەرچاوی بگرین هەموو مرۆڤایەتی کۆ بکەیتەوە 8 ملیار کەس دابەشی کەی بەسەریانە هەر مرۆڤێ لە یەکەم ڕۆژی تەمەنیەوە تا 100 ساڵ کە ئێستا لە ژیانە ماوە هەر یەکەی $1 ملیۆن ئەکەوێت، یعنی 100 دەفتەر سەرمایی ئەکەوێت. ئەوەندە دارایی بوونی هەیە، ئەوەندە خۆشگوزەرانی لە ئاستی جیهانە بوونی هەیە بە شێوەیەکی گشتی. بۆیە زۆر گرنگە کە ئێمە ئەچینە ناو دنیای وەبەرهێنان و کەسابەت و کارکردنەوە پێویستمان بە پلەبەندی هەیە، پێویستمان بە پلانی بازرگانی هەیە، پێویستمان بە مامەڵەکردنە لەگەڵ شتی مەحسوس و حەقیقی بەرجەستە. چکە بنەماکانی ئابووری بە شێوەیەکی گشتی کە 3 خاڵی ئەساسیان زۆر پەیوەندیدارە پێمانەوە ئەوەیە کە ئێمە لە ڕووی وەبەرهێنان و ئینتاژەوە چی بەرهەمەهێنین. کاتێکە من پرۆژەیەکم هەیە چی بەرهەمەهێنم و لە ڕووی بەکارهێنانەوە ئەو شتەی کە من بەکاری ئەبەم و سەرفیەکەم بۆ خۆم چه خزمەتێکم پێکە نەفع و کەڵکی ئەم شتە چییە. سێهەم لە ڕووی ئاڵوگۆڕەوە ئایا من شتێکی حەقیقی ئاڵوگۆڕ پێەکەم. بێگومان ئابووری ئیسلامی لە کۆی کێشە دارایی و قەیرانە جیهانیەکانی ئابووریە بۆیە بە پێوە ماوەتەوە چونکە مامەڵەی لەسەر بنەمای حقیقەتی ئەعیان و مەنافع واتە کاڵا و شمەک و خزمەت گوزاری ڕاستەقینە. بەڵام کاتێ ئێمە لەسەر وەهم مامەڵاکەین و مامەڵەی وەهمیەکەین بۆ نمونە ئێستا لە بازاری دۆلار لە کوردستانە بە شێوەیەکی گشتی لە ئێرانە لە ئەفغانستانە لە بەغایە لە وڵاتانی تری دنیا یعنی مامەڵەی وەهمی لە بازاری تەقلیدیە لە سلێمانیە ڕۆژانە حەجمی مامەڵەی وەهمی مامەڵە تەجاوزی 25 ملیۆن دۆلارەکات کە ئەمە لە بنەڕەتە ئەو کەسەی کە کڕیارە ئەو کەسەی کە فرۆشیارە یەکێک کڕیاری تمەنە یەکێک فرۆشیاری تمەنە نە تمەنی هەیە نە ئیشی بە تمەن هەیە نە ئەو بڕەپارەیەشی هەیە کە ئەیەوێت کڕینی پێ بکە نە ئەو بڕەپارەیەشی هەیە کە فرۆشتنی پێەکە. بێتالی یاری لەسەر چیەکە لەسەر
زائدەن پژمەی سیاسی سوورە پیاوەکەی جیهان ترامپ چێڵێ شەڕ بە کێ فرۆشێ ڕووی نەهامەتیەکانی لە کێ کات دراوی ئەو وڵاتە چۆن زەربە ئەخوات بەم شێوەیە لە دوای ڕۆژێک 2 ڕۆژ 3 ڕۆژ 5 ڕۆژ کە ئێمە پێکاتن کراوە لە بینی کڕیار و فرۆشیارە وەهمیەکەیە کەواتە خەسارەتێکی حەقیقی ڕووەدا ئەو خەسارەتە کێیدا ئەو کەسایدا کە زەرەرمەند دەبێت بەم شێوەیە کەم بەکەم زەرەرەکان کەڵەکە بن لەسەر یەکتری تا ئەو بەڕێژەی کە چۆتە ناو ئەو بابەتە و ئالوودە بۆ بە مامەڵە وەهمیەکان پارەکەی خۆی ئەڕوا متمانەی قەرزی هەبێ قەرزەکە قەرزەکەش ئەڕوا دوجار سیارەکەی فرۆشێ دوجار خانوەکەی فرۆشێ دوجار لە سەروی ئەوەشەوە قەرزارە بێ هەندێک جار تووشی کێشەی کۆمەڵایەتی کێشەی خێزانی کێشەی یاسایی و حەبسکردنی شەبێت بۆ بازرگانی تەقلیدیەکە کە تا ئێستا کراوە ینی بۆ بارودۆخی بازار ئاینی ئیسلام خاڵی خسۆتە سەرپیت ئەوە باشە و خراپەوە شەریەوە ناشەرعیە و لە لای جەنابتانیان لە کتێبە ئاینیەکانە لەوەی کە زانانی پێشوو قسەیان کردو دیارە وازەحەیانی بەڵام قسەی ئاینی ئیسلام و مامۆستایانی و زانایانی ئاینی لەبارەی دراوە ئەلکترۆنیەکان و ئەو بارودۆخت تازەی کە لە ئارادایە چییە؟ ئایا فعلەن بە هەمان بازارە تەقلیدی و بازرگانە تەقلیدیەکە قسەیەکی ڕوون و ڕەوان و ئاشکرا هەیە کە کۆدەنگی زانایانی لەسەر بێ یان ئێمە چۆن بزانین ڕێی ئەرجەح کامێ؟ گومان دیتانە ئەوە پرسیارێکی وردە دەستان خۆش بێ ئەخوا بێگومان دراو لە خودی خۆیان ئامرازە بڵێ و ئەم ئامرازە خزمەتەکە لە ڕووی ئەوەی کە من بزانم قەبارەی سەرمایی خۆم وەکو سەرمایەدارێک جەنابەت بە هەمان شێوە وەکو سەرمایەدارێ من وەکو قەرزارێ ئەوی تر وەکو قەرزارێ چۆن ئاستی باڵانسی سەرمایی خۆمان بزانین ئەوە دراو بۆمان دیاریەکات. شتێکی دووهەم ئەوەیە کە دراو ئامرازی ئاڵوگۆڕ و دەسا و دەستکردنە لە چوارچێوەی کڕین و فرۆشتن و وەرگرتن و هێنان و بردننی کاڵا و شتەمەکەکان لە ڕووی کڕین و فرۆشتنەوە یان لە ڕووی خزمەت گوزاریەکانەوە ئەمە ڕۆڵی دراوە و بێگومان دراو لە قۆناغی مێژووی مرۆڤایەتیە بە چەند قۆناغێکە تێپەڕیوە سەرەتا کە دراو هیچ بوونی نەبووە نەکانزایی نە هیچ شتێک مرۆڤ ناچار بووە لەسەر ئەساسی مقایەضە گۆڕینەوەی گەنمی جەنابەت بە ترەی من گیسکی ئەو بە گۆشتی ئەو فڵانی ئەو بە فیساری ئەم قوماشی ئەو بە پۆشاک و جلوبەرگێکی تری دوروا و هەموو ئەمانە مرۆڤ دوجار بە چەند هزار ساڵێک بەر لە ئێستا ڕێی لە دراوەکان کەوتووە دراوی کانزایی ئاڵتون کە پێی وتراوە دینار و هەروەها دراوی کانزایی زی و کە پێی وتراوە دیرهەم دینار و دیرهەم لە خودی خۆیانە دوو بەهای داجێگیریان هەیە کە بە شێوەیەکی گشتی سە بۆ نمونە گەر من بڵێم لە دەورانی نبووەتە 1440 ئەوەندە ساڵ پێشی ئیسلام یعنی لە دەورانی ئیسلامە تا ئێستا ئەگەر بەهای 1 دیناری ئاڵتون لە بەرچاو بگرین کە بۆ نمونە دینارێک لە نێوان ئەوەی مەڕێکی پێکراوە یا 2 مەڕی پێکراوە ئێستاش 1 مسقال ئاڵتونی ساخ ببە مەڕێک یا مەڕوبەرخێکی پێکریتەوە هەر بەهایشی جێگیری کەواتە بڵێ کەواتە ئەوەی ڕووی لە هەڵاوسان ڕووی تێکردووە بریتە لە دراوە کاغەزیەکان دوای ئەوە دراوە کاغەزیەکان هاتنە پێشەوە دوای دراوی کانزایی دراوە کاغەزیەکان لە بیدایەتی خۆیانە بۆ هەموو وڵاتێک لەسەر ئاستی ئیتیفاق و ڕێکەوتنێکی نێودەوڵەتی دراوی هەر وڵاتێک یەکەم وڵاتەکە خۆی شەرعیەتی پێداوە لە ڕێگەی بانکی ناوەندی ئەو وڵاتەوە دووهەم لە ڕێگەی وەزارەتی داراییەوە سێهەم پشت ڕاست کراوەتەوە بە ڕێژەی یەدەکی ئاڵتون زێڕی ساخ لە بانکی مرکزی ئەو وڵاتەیە بەڵام لە ساڵی 1970 بۆ دووەوە کە ئەمریکا وەکو زلهێزێکی جیهان هات پاڵپشتی ئاڵتونی تێکشکان کاوە مەینەتیەکی گەورەی بۆ ژیانی مرۆڤایەتی هێنا لەویەوە وردە هەڵاوسان لە بەهای دراوی کاغەزیە یعنی ڕوویدا ئێستا گەورەترین زوڵمێ کە بە بێدەنگی بەسەر ژیانی مرۆڤایەتیە تێپەڕێت یعنی بریتە لە هەڵاوسانی دراوەکەی من و تۆ یعنی ئەمڕۆ ئێمە ڕۆژمان کردوێتەوە 148 هزار دیناری ئێمە یەکسانە بە 100 دۆلاری ئەمریکی
بەڵام سبەینێ پژمەیەکی سیاسی ڕووەدا دیناری ئێمە ئەچێتە 160,000 بەرامبەر بە $100 ئەمریکی بە ئیجابی پژمەکە ئەشکێتەوە یەتەوە بۆ 145,000. ئەم زەرەر و زیانەی کە خەڵگەیکە زوڵمێکی گەورەیە لە ڕاستیە کە وڵاتە زلهێزەکانی دنیا بەرهەمیان هێناوە بەبێ ئەوەی هیچ کەس لەسەری بەدەنگ بێ و بووەتە شتێک کە لە ناو ژیانی خەڵکە ئاسایی بۆتەوە. لەم ڕۆوە کە دراو لە خودی خۆیان ئامرازەوەکو وتمان دراوەکە کانزایی بێ کاغەز بێ بەرجەستە بێ یا نابەرجەستە بێ لە ڕووی شریعەتی ئیسلامەوە بابەتێکی ڕێگە پێدراوە بەڵام بە دوو مەرجی ئەساسی. مەرجی یەکەمیان ئەوەیە کە ئەم دراوە حکوومەت خاوەندارەتی بکات باشە حکوومەت خاوەندارەتی بکە واتە چۆن دیناری عێراقیمان هەیە چۆن دۆلاری ئەمریکیمان هەیە بۆ نمونە دیناری عێراقیمان هەبێت کە دراوێکی بۆ نمونە دیجیتاڵیە ئەم دراوە دیجیتاڵیە عێراقەڵێ من تەبەنی ئەوە ئەەکەم و لە ئێستاشە بەشێکی زۆر لە وڵاتەکانی جیهان بە عێراقیشەوە لە بیری ئەوان کە هەریەکەیان دراوێکی دیجیتاڵی تایبەت بە خۆیان دەرکەن ئەگەر هاتوو ئەم وڵاتانە وەکو حکوومەت دراوی دیجیتاڵیان دەرکرد ئایا ئەم دراوە شەرعیەتی ئەبێت بەڵێ بێگومان شەرعیەتی ئەبێت بۆچی شەرعیەتی ئەبێت چونکە ئابووری ئەم وڵاتە و بەرپرسیارەتی حکومڕانی ئەم وڵاتە بەرپرسیارەتی ئەم دراوە لە ئەستۆی خۆیەگرێت کەواتە لە ئیسلامە دراو لەبەرەوەی کە ئامرازە ئێمە عاشقی هیچ دراوێک نین هیچ دراوێک ڕەت ناکەینەوە هیچ دراوێکیش لە ئامێزی خۆمان ناگرین و نایخینە گیرفانمان بەڵکو تەنها دراوێک لە ئیسلامە ئاعتیباری خۆی هەیە کە دەوڵەتێک بەڕەسمی تەبەنی بکە هەر کاتێ ئەم دراوانە دەوڵەت بەڕەسمی تەبەنی کردن ئیتر لە ئیسلامە کێشیان نییە بەڵام لە ئێستاە کە هیچ دەوڵەتێکی عالەمی نەهاتووە دراوێکی تایبەت بەخۆی تەبەنی بکە یا هەندێ وڵات کردویانەوەکو بەریتانیا و ئەوانە هەنگاوی بۆ نراوە یا سبەینێ هەموو وڵاتانی دنیا بیکەن دراوی هەر وڵاتێک چۆن ئێستا دراوە کاغەزیەکەی ئاعتیباری هەیە لە بازاری ئابووری و کاغەزە داراییەکانە بە هەمان شێوە دراوە دیجیتاڵیەکەیشی ئاعتیباری خۆیە بێ بەڵام لە ئێستایە لە شریعەتی ئیسلامە کۆی ئەو دراوە گریمانەیانە دیجیتاڵیانەی کە هەیە و ژمارەیان زیاتر لە 10,000 دراوە و زیاتر لە 6 تریلیۆن دۆلار سەرمایی جیهانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە هیچ کام لەم دراوانە ئاعتیباریان پێناکرێت لە شریعەتی ئیسلامە واتە حرام کراون و حرامەکە حرام تەحریمی وەسائلە واتە لە ڕووی ئامرازبوونەوە نەگەشتۆتە ئاستێک کە حکوومەت پاڵپشتیکە بۆیە حرامە و هۆی حرامکردنەکەشی ئەوەیە کە دەیان مەترسی زەرەر و زیان و بەرز و نزمی و نابەرجەسیارەتی جیهەتێکی ڕسمی کە ئەم دراوانە تەبان ئەمە ئاپلیکیشنێکە پلاتفۆرمێکە هەزاران کەس لە ڕێگەی ناردن و وەرگرتنی ئەم دراوانە کێشەی بۆ دروست بووە مەرجی دومی دراوەکە و دوو مەرجی تیاابێ مەرجی یەکەمت وت ئەمە مەرجی یەکەمیانە مەرجی دووهەمیان قبولی مجتەمەعەکە بێت یانی قبولی مجتەمەعەکە کە وردە وردە تەطبیع ببێت و ببێتە دراوێکی ناسرا و دراوێکی باوەڕ پێکرا و لە ناو خەڵکە چۆن ئێستا دیناری عێراقی لە کۆمەلگای عێراقا باوەڕ پێکراوە و حکوومەتی عێراقیش پاڵپشتی کردووە و خۆی بەخاوەنی کردووە مامۆستا ئەوانەی ئێستا هەن بۆی مەسەرەن گەنجان ڕاستەوخۆ لە ئێمە تێبگەن مەسەرەن ئەوەی ئێستا هەن جەنابەت وتت بە سەدانیان بە هەزاران دراوی ئەلکترۆنی هەیە ئەپلیکیشن هەیە کە بانگەشایکە ئەمانە دراوی ئەلکترۆنین و لە جیهانی ئیسلامی شا گەنجان خەریکە هەندێک بابڵێ هەندێکیان مامەڵەیان سەروبەریان لەگەڵیانە هەیە قازانج و زەرەریان لێکردوون ئەم بارودۆخە چۆن دەبینی بارودۆخێکی گونجاوە شەرعیە یا ناشەرعیە چونکە گوێمان لە هەندێک مامۆسای بەڕێزی ئاینی شەبێ بە ناوی ئاینی ئیسلامەوە ینی قسە لەسەرەوەکە مەرجێک و دوانوسیان و چواری ڕیز کردووەڵێ بەم مەرجانە شەرعیە ئەوی دیکەیانە لێ نەخێر ناشەرعیە ینی گەنجان چۆن لە ڕای ئەرجەح و دروست تێبگەن بە ناوی ئاینی پیرۆزی ئیسلامەوە کامە باشە و خراپە بەداخەوە سەردەمی ئێمە سەردەمی فەوزای فتوایە پشێوی فتوا و ناجێگیری ڕەئی شەرعی مەترسیەکی گەورەیە کە خەڵکی زۆر چاواشە کردووە بە باوەڕی من ئەو کەسانەی کە حەقی ئەوەیان هەیە
لە ڕووی حەڵاڵ و حرامی و دروستی نادروستی دراوی دیجیتالیەوە قسە بکەن بە ناوی ئاینی پیرۆزی ئیسلامەوە بڵێ ئەبێ بێجگە لە شارەزایی لە شەریعەت وەکو پێویست ئەبێ شارەزایی لە دارایی و لە ئابووری هەبێ بە شێوەیەکی گشتی بەبێ شارەزابوون لە ئابووری و دارایی هەڵەیە هەر مامۆستایەکی ئاینی بەڕێز هەر بانخوازێکی بەڕێز قسە لەسەر پرسی دراوە دیجیتالیەکان بکە قسە هەبێ چونکە ئەمە پرسێکە ڕەبتی بە داراییەوە هەیە ئەمە بابەتی داراییە بابەتی ئابووریە ئابووری و دارایی زانستێکی سربەخۆن ئەم زانستە سربەخۆیە چۆن ئێمە ئەو فتوایانەی کە لە ڕەهەندی پزیشکیە زانایان پێویستەکە فتوای لەسەر بدەن بۆ نمونە لە بارچوونی مناڵ ڕێگە پێدان و ڕێگە پێنەدانی ئەمڕۆ پێویستەکە کە لە ڕێگەی پسپۆڕی تایبەتی مناڵبوونەوە ئێمە بین قسە لەسەر ئەو نوتفەیە بکەین کە لە ڕەحەمی دایکە ئۆقرەی گرتووە یان نەیگرتووە لە ناوبردننی دروستە یان نە دوای وەرگرتنی ڕێئی ئەوان لایەنە شەرعیەکە جێگەی خۆی لە دادگایە جەنابی مامۆستا کاتێک کەیسێک ئەچێتە بەردەم دادگا ئەگەر مختصی ئەو دادوەرە بەڕێزە نەبێ ئەوە لیژنەی خوبەرای بۆ دروستەکە بۆ نمونە کەیسێکی ئەلامی ئەچێتە بەردەم دادوەری بەڕێز کە ئەو شارەزایشی مطلقین لەو مۆزوعیانە لیژنەیەکی خوبەرایی لە مامۆستانی زانکۆی فۆر لە ڕاگەیاندن و یا خەڵکێکی بە ئەزمموی بواری میدیا هێنێ لەسەر ئەو مۆزوعە راپۆرتێک پێشکەشەکە دادوەری بەڕێز لەسەر بەرچاوڕوونی ئەم راپۆرتە بڕیاری خۆیدا بە نسبەتێکی گەورە جەنابەت مەبەست ئەوەیە ینی ئەبێ بێگومان هەروەکو جەنابەت وتە دەسە لە مەحاکمی دنیاە ئێمە شتێکمان هەیە پێوەترە خەبیری قەزایی خەبیری قەزایی چ لە ڕاگەیاندنا بێ چ لە داراییە بێ چ لە طبا بێ چ لە هەندەسەیە بێ چ لە فیزیایە بێ بۆ ئەوەی ئەو کەیسانە کە کەیسێکی کێشە لەسەرن و ئەچێتە بەردەمی ئەو دادوەرە بەڕێزە ئەگەر لە پسپۆڕی خۆی نەبوو بێ لە ڕێگەی خەبیرە قەزاییەکەوە ئیسیعانە بە خەبیرە قەزاییەکە کاتا ئەو بەرچاوڕۆشنی بداتێ لەسەر بەرچاوڕۆشنی خەبیرە قەزاییەکەەوە بتوانێت بڕیاری دروست دەربکە ئێمەش لەم بابەتەیە بۆ بابەتی شەرعی بە هەمان شێوە مەجامعی فقی ئیسلامی لەسەر مستەوای جیهان ئەمڕۆ پشتی بە هەموو پسپۆڕیەکان بەستووە بۆ ئەوەی فتوای دروست بدا و مەجامعی فقی لەسەر ئاستی جیهانی ئیسلامی هەر هەمویان کۆدەنگن لەسەر ئەوەی کە بەم واقعی ئێستا کە هیچ حکوومەتێک لە دنیاە پاڵپشتی دراوی دیجیتالی نەکردووە یا باشتر بڵێم چونکە بە لەحزە لەوانەیە ئەم قسەی بگۆڕێ باشتر بڵێم هەر دراوێکی دیجیتالی لەسەر ئاستی جیهان حکوومەتێک نەبێ پاڵپشتی بکە لەم دقیقەیە مامەڵە پێوەکردنی لە کۆی مەجمەع فقیە ئیسلامیەکان حرام کراوە و بەڕێگە پێنەدا ئەوانەی باسی حراوی ئەم دراوەیان کردو مامۆستا من لە سۆشال میدیا هەندێک گرتم بینی قسە لەسەرەوەکەن ئەو مامۆستا بەڕێزانی ئەو بەڕێزانی کە لەم بازاڕەیە برەویان هەیە قسەکەن چوزانمە و گەنجانە هەندێک کەس کە قاڵن بەمە ئەڵێن ئەم مامۆستا بەڕێزانە شارەزاییان لە دراوە ئەلیکترۆنیەکانە نییە قسەتان لەسەرەوە چی تەواوە قسەیەکی جوانە ئەو مامۆسایی کە شارەزایی نییە وەکووتم حەقی ئەوەی نیە قسە بکە ئەوەی کە ئەڵێ حرامە مامۆستا بەڵام ئێستا کێشەکەمان ئەمەیە ئێمە ئەزمموی 8 ساڵمان لەم مەجالەیە هەیە ئەو بەڕێزانەی کە خۆیان گیرۆدە بوون و ئالوودە بوون و بانگەشە بۆ ئەوەکەن کە خەڵک لە ڕێگەی ئەوانەوە چ مامەڵەی فۆڕێکس بکە چ مامەڵەی دراوە دیجیتالیەکان بکە خۆیان کەسی نەیاری خۆیان بە مامۆستا ئاینیە شارەزاکان ئەبینن کە لە هەردوو باڵی شەریعەت و دارایی و ئابووری شارەزاییان هەیە و لەم چوارچێوەیە ڕەنگە دەیان دەمەقاڵە و گفتوگۆی تاڵ و نەشیا و ڕوویدا بێ بەڵام دوجار ئەوەی کە دەرکەوتووە و ئەوەی کە سەرکەوتووە ئەوەیە کە بەڵێ مامۆسایانێکی بەڕێزمان هەیە ئەگەر چی بە پەنجەی دەستیش بژمێرن ئەتوانن قسەی یەکەم و کۆتاییان هەبێ لەم پرسانەیە بە نمونە لە بابەتی سکۆتەرە من 6 مانگ لە سەرتاسەری عێراق بە بەسرە و بەغاشەوە پرسیارم لێ کراوە بەردەوام وتومە ئەم بابەتە بابەتی پۆنزیە و بەردەوام ئەو بەڕێزانی کە وتویانە کاکە من لە ڕێگەی ئەپلیکیشنێکەوە فلیمێکم بۆ دێ تەنیا ئۆکەیەکی لەسەرەکەم $1 وەرەگرم 5 سنت وەرەگرم 50 سنت وەرەگرتومە ئەمە پۆنزیە بە سیستماتیکردنی فروفێڵە تا چییە مامۆسای بەڕێز بۆەوەی بینەران تێبگەن بڵێ
او مصطلحي بونزي ما بس بونزي يعني بس سيستماتيك كردني فروفيل كالعالم للصين لبريطانيا لتركيا لأمريكا ديان جنجمان هبوة لأوكرانيا ديان جنجمان هبوة كبم سيستما توانيويانا ديان صدان مليارها دولار كوب كانوا بويا أم مصطلح هبوة مصطلحي جيهاني بونزي كبس سيستماتيك كردني فروفيل شون من بتوانم خلق شواشب بكم خلق بكرياري خوم بزانم خلق راكيشم بو اوي باورم بيبكات اما بلام ام بابتا يعني بو نمونه وكوتم لبابتي سكوتركيا تنانت جنجيكي برسكا دوايش اعتزاري كردو منش بريزه وقبولم كردو اعتزاركي كومنتكي لسر من نسيبو لبرسي سكوتركانا كما موسى جنابد ما موسايكي بريزي وبلام هيج لم بابتا نازاني منش وتم او رسمي كومنتكي تو اقرم من خوازیارم هیچی لێ نەزانم چاوم دەرێ بەس بە مەرجێ خەڵک زەرەرمەند نەبێ دوای 5 ڕۆژ لە قسەکانی من لە چەندین کەناڵ و میدیای جیاوازەوە کاتێ لە شەوە ڕایان گەیان کە ئەمە وەهم بووە و فروفێڵە و دەبۆ 15 ملیۆن دۆلار خەڵک زەرەرمەند بوو دوای من هەر لە واڵەکەی خۆم دام بەزان و کۆمنتەکەی ئەویشم دابەزاندەوە بابەتەکە دوای اعتزاری کرد کە مامۆستا داوای لێبوردنەکەم و قسەکەی ماسا بێزی لەم حاڵەتە ئێمە لە پرسی وەنکۆینە کە من ناوم خزمانی وەنکۆین کە بەداخەوە خەڵکی زۆر پێشکەوتوو لە ڕووی دینداری نخبە لە ڕووی ڕۆشنبیری لە ڕووی سیاسی لە ڕووی ئاینداری و ئیسلامی بوونەوە تێوەگلان تا حەدی ئیتیهامکردنی ئێمە لەگەڵمان ڕۆیشتن بەڵام دوایی خزمانی وەنکۆین هەمویان بە چۆکە هاتن لە بریتانیاوە هەتا وەکوونە ڕقەی شارە زوور ینی هەمویان زەرمەند بوون و شەرمەزار بوون و خەڵک ینی یەخەی گرتن و زیاتر لە 40 ملیۆن دۆلار خەڵک زەرمەند بوو لە دەستی ئەمانە ئەم بابەتانە ڕۆژانە سەر هەڵەدەن لە پرس و بابەتی وەنکۆینە لە پرسی بابەتی مێگاهۆڵدینە کاکە باسی ئەوە بوو کە تۆ وەرە وێبسایتێک دروست بکە کاکە من ئێستا شەریکەیەکی گەورەی وە بەرهێنان و ئیستیشاریم هەیە پێویستم بە وێبسایت نییە کابرای نەخوێنەوانیان مورزەمەکەت 600 دلار بێنە و وێبسایتێک دروست بکە کە ئەو ئەستان هەر خەتی ئینتەرنێتی نەبوو ینی بۆچی بۆ ئەوەی کە خەڵک بخەڵەتێنێ و لە ڕێگەی باڵێنەوە کەسێک دوان بێنێ و دوانەکە چوار بێنێ و چوارەکە هەشت بێنێ و دوای ببنە 16 کەس یعنی خۆلاسە ئەمە دەستبردنە بۆ گیرفانی خەڵک دانلوو کە وەکو سەرمایەدارێکی گەورە کە باس لە زیرەکی وە بەرهێنانەکات و وریایی خۆی لەو مەجاالەیە ئەڵێ هەر کەسێک هات لەگەڵ جەنابەت ویستی باسی دراوە دیجیتاڵیەکانت بۆ بکە باسی مامەڵەی هەرەمیت بۆ بکە ئەوە ئەوێ بەڕاستە و خۆیان ناڕاستە و خۆ دەست بۆ گیرفانت بەرێ لەبەر ئەوە لەلایەن ئەمەوەستە مامەڵەی دارایی پێویستی بەوە هەیە کە ئینسان سەربەرزی بۆ خۆی تۆمار بکە ڕووسوری بۆ خۆی تۆمار بکە هەم خۆی براوە بێ هەم لایەنی بەرامبەرەکەشی براوە بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ کڕیار و فرۆشیار سربەستن لەوەی مامەڵەکەیان بە پایان بگەێنن و تەواویکەن یان نەخێر پەشیمان ببنەوە بەڵام ئەگەر مامەڵەکەیان بە پایان گەیان ڕازگۆیی شەفافیەت و ڕێک و ڕوونی لە مامەڵەکەیانە هەبوو ئەوە خوا بەرەکەتی تێکە بەڵام ئەگەر فێڵ و شاردنەوە هەبوو و درۆ هەبوو خوانەکردە ئەوە بەرەکەت لە نێوانیانە هەڵەگیرێ و زەرمەند دەبن گەورەترین وەصفێ کە سەحابەی کیرام وەصفی پێشاو عومەریان پێکردبێ ئەوەیە کە فەرمویانە کانە عومەر ڕەحیمەه الله ئەکرەمە من ئەن یەخدع وأعقل من أن يخدع عمر رحمتي خوای لەبێ لەوە مهرەبانتر بوو کەس بخەڵەتێنێ لەوەش عاقڵتر بوو کەس بیخەڵەتێنێ یعنی بەداخەوە ئێمە لە سەرەتای بیستەکانە لە کۆتایی نۆزدەکانە 2009 و 2010 ئەوانەیە خەڵکی موسڵمان هەر ئەخەڵەتێنرا بەڵام لە دوای بیستەکان و 1 و 2 سێوە یعنی خەڵکی موسڵمانە ڕیژدارە بانخوازە مەلای ئاینیە ئیسلامیە دیارە سومعی هەیە کوڕی فلان کەسە کوڕی فلان کەسە خەڵکە خەڵەتێنێ کاکە یعنی هاتووە شەریکەی دروست کردووە بانگەشە بۆ فەڕێکسەکە بانگەشە بۆ دراوی دیجیتاڵیەکە بێڕێزی بە شکۆی عولەما و خەڵکی زاناکە و فتوای تەزویر و درۆینە ئەهێنێتە ئاراوە کورتەی ئەم بابەتانە یعنی خەڵک هەیە
5 دەفتەر خەڵکەیە 15 دەفتەر خەڵکەیە 100 دەفتەر خەڵکەیە من خەڵکە زانم لە 72 سەعاتە عەفو 270 دەفتەر زەرەری کردووە ملیۆنەری ئەم شارە بووە بەداخەوە یان مامۆستاگیان بۆی هەرچەند ئاماژەت پێدا بەڵام هەر حەزەکەم بە ڕاشکاوانە تریانی شتێک هەیە من بیستومە خەڵکێک کە خۆی بە پسپۆڕ و شارەزار لە مەوزوعەکە ئازانێ ئەڵێ کاتێک ئەمە با بڵێن فتوای حرامی ئەیگرێتەوە شمولیەکە کە تۆ پارەیە بخەیتە ناو ئەم ئەپلیکیشنەوە بەڵام من دێم ڕۆژانە کلیکێکەکەم بۆ ماوەی چەند چچکەیەکی سێری ڕکلامێکەکەم یان نایکەم مەسەر مۆبایلەکەم دانێم تا تەواوە بێ ئەمە کوێی حرامە لە کاتێکا من بۆ نمونە ئەم 1-2 ساڵە توانی و 10 ملیۆن دینار قازانج بکەم بۆ نمونە مەسەلە پێمان بڵێ ئەمە حرامەکەی لەکوێ هەیە مامۆستای بەڕێز یعنی ئێمە لە پرسی داراییە هەموو مرۆڤایەتی لەسەر ئەوە کۆکە کە بەبێ بەرابەر هیچمان پارەیە بە هیچمان نادەین وانە و هەموو کەس پارەی خۆی خۆشەوێ ئیبن عەقیل کوڕی زەینەدین کوڕی حسەینی کوڕی عەلی کوڕی حسەینی کوڕی عەلی خوای لە ڕازی بێ ئەفەرمێ هەر کەسێکت بینی وتی من پارەم خۆش ناوێت ئەوە یا ئەی سەلمێنێ کەشێتە یان درۆکات هیچ کەسێک نییە لە دنیاە 1 سنت 1 دیناری خۆی بەبێ بەرامبەر بدا بە بەرامبەرەکەی ئێمە لە وڵاتێکین کاکە تۆ لە بەرابەر ئیستحقاقی خۆتەوە وەزیفەت بینیوە لە کەرتی حکومیت موچەکەت دەستی بەسەرگیرێ لە وەختی خۆیان نادرێ ئێستا خێرە کەسێکی نەداسرا و لە پلتفۆرمێکەوە لە ئاپلیکیشنێکەوە چی من چاوم جوانە ناوشانم پانە دڵی چووەتە سەرم یعنی بێت من کلیکێکی بۆ بکەم و پارەیەکم باتێ ئەمە عەقڵ قبوڵی ناکات ئەمە لە هیچ کوێیەکی دنیاە نییە ئەمە وەکو ئەوترێ ئەم ماسە بێم و نییە مەلای مەشهور ئەڵێن جارێک منجڵێکی لە ماڵی دراوسەکەیان خواست بوو بڵێ دوای ماوەیەک بۆی بردنەوە قاپێکیشی خست بۆ ناو منجڵەکە بڵێ وتی خاوەن ماڵەکە خاوەنی منجڵەکە وتی مەلا ئەمە منجڵەکە ئێم قاپەت چییە وتی ئەوە منجڵەکەتان زاوە ئەم قاپەشی بووە وتی ئێخوانەی بڕێ باشە ئەلحەمدولیلا بردیەوە منجڵ و قاپی بردەوە خاوەن ماڵ و چاوی لە ڕاستیەکە پۆشی دوای ماوەیە مەلا هەمدایەوە لە دەرگاوتی منجڵەکەمەوێت ئیتر نەیبردەوە خاوەن ماڵ هات دایل تەقەیدا لە دەرگای ماڵی مەلاوتی منجڵەکەمان بەرەوە وتی منجڵەکەتان خۆتان خۆش مرد وتی منجڵ چۆن ئەمرێ مەلا وتی ئەی چۆن ئەزێ ئەگەر بزێ ئەشمرێ یعنی ئەمە سەیرە خەڵکێک لە ئەو پەڕی دنیاوە من نەناسێ پەیوەندی لەسرم نەبێ حەقمان بەسەر یەکترەوە نەبێ حیسابات و مامەڵە لە نێوانمانە نەبێ لەسەر ئاستی دنیا بێت من بکاتە بەشداری خۆی بڵێ تۆ کلیکێ بکە و دۆلارێ وەرگرە کلیکێ بکە و 5 دۆلار وەرگرە کلیکێک بکە و 25 دۆلار وەرگرە ئەم بلۆکچین و ئەم فرت و فێڵە جیهانیەی کە هەیە کاکە ینی تۆ بەشداری پرۆسەیەکی ناڕوونی کە ئەگوزەرێ باڕاستەوە خۆ تۆش زەرەر نەکەی تایە و بەڵام بە ناڕاستە خۆ بەشداری پرۆسەیەکی کە لە گوێی گشتیە خیانەت و فرت و فێڵیشەیە ئێمە لە ڕووی قەواعیدی شەرعی و نەسی ئاەتەکانی قورئانەوە خوای گەورە حرامی کردووە لەسەرمان کە ئێمە ماڵی بە ناحەقی خەڵک بخۆین ماڵی بە ناحەقی خەڵک ئەو بەڕێزە کاڵێ من هیچ ناکەم تەنیا کلیگەکەکەم کەواتە هیچ ناکەی پێت حرامە یا ئەیها الذین آمنوا لا تأكلوا أموالكم بينكم بالباطل يعني خواردنی ماڵی خەڵک بە بەتاڵ بە ناحەق يعني بلا عوض تۆ ناڵی من هیچ ناکەم کەواتە مادەم هیچ ناکەی پێت حرامە ئەو ماڵە إلا أن تكون تجارة عن تراض ئەبێ لەسەر مامەڵە و بازرگانی و سەودا و کڕین و فرۆشتن و پێشکەشکردنی خزمەتگوزاری و کاڵایەک بێ ئەمجا من مافەم هەبێ پارەیەک وەربگرم با قسەیەکیش لەبارەی ئەو بەڕێزانەوە بکەن کە شارەزای ئەلکترۆنیاتن و بابەتی با بڵێن دراوی ئەلکترۆنی ئایا بەتەنها قسە ئەتوانن ینی بەتەنها بەم زانستە بەم لایەنە کە معلوماتی ئەلکترۆنیان هەیە ئەتوانن قسە لەسەر باش و خراپ و حەڵاڵ و حرامی بابەتە دراوە ئەلکترۆنیەکان بکەن یان پێویستە لە شەرعیشا زۆر قوڵ ببن ئەمە کێشەیەکی زۆر ئەساسیە پرسیارێکی زۆر وەجیهە من لە 2010 یەکێک لەو بەڕێزانەی کە مامۆسای زانکۆیە و پسپۆڕی ئایتیە لە یەکێک لە زانکۆ ناودارەکانی هەرێم
لەگەڵی دانیشتین و دواتریش لەگەڵ جەنابی پرۆفیسۆر عالی قەرەداغی دانیشتین لەسەر بەزم و مەینەتیەکانی وەنکۆین باشە ئەو بەڕێزە مۆبایلەکەی خۆی بەرزە کردەوە باسیەوەیە کرد کە تەلەفۆن لە قۆناغێکە بە چیا تێپەڕیوە بەدالەیەکی گەورە بووە شار بە شار دەنگەکانیان داوە بە یەکتری دوایی بووە تەلەفۆنی ڕاستەوخۆ دوایی تەلەفۆن بۆ مۆبایل دوایی مۆبایل بووە تەنیا مۆبایلێکی عادی دوایی بووە زیرەک دوایی بۆتە ئایفۆن و ئێستا خەڵک ئایفۆن 15 16 هەیەی بەمە نمونەی ئەهێنایەوتم کاکە ئەمە تەکنەلۆژیایە ئەمە پارە نییە من پرسیاریەوە لە تۆکەم تۆ پارە چوار وەزیفەی ئەساسی هەیە فەرمو تۆ دوو وەزیفەیان وەکو دکتۆرێک لە ئایتیا بە من بڵێ من ئەگەر لاپتۆپەکەم خراپ ببێ ئەگەر مۆبایلەکەم خراپ قبوڵمە بیهێنم بۆ لای تۆ بەڵام تۆش ئەبێ قبوڵی بێ لە پرسی داراییە بێت دوجار لە زانکۆش دەرکرا لەسەر سومعی دەزانکۆ بۆ ئەوەی نەکەوێ و عیبداریش بوو و لە شوێنانیش ڤیدۆیە کرد و خەڵکی چاواشا کرد کە شوقەی فڵان بە ڕێگەی وەنکۆین ئەفرۆشت و ماڵی پێواکرێ بەڵام ئێستا سەرکەس دانیشتووە و شەرمەزاری خۆی و خەڵک و خانەوادەکەی خۆشیێتیانی ئێمە دەیان نمونەی لەو شێوەیەمان هەیە زۆر بەداخەوە چەند دقیقەیەکات بم بە ڕێزانە دێن کە میوانمانن گەنجن ئەمان کۆکی چقی مەوزوعەکەی مەوزوعەکە دروست تۆ ئەگەر لە ڕوانگەی قسەکانی مامۆستاوە شتێک دەست خۆش مامۆستاگیان زانیارەکان بەسوود بوون لە وا تێگەیشتم لێت کە بۆ نمونە دراوێک کە وڵاتەکە بۆ نمونە پشتگیری بکات لەلایەنی ئیسلامەوە دروستە ئەو زەمە دروست قسەی جوان تێگەیشتووی بەڵێ هەر دراوێک با خواریزمی بێت نابەرجەستە بێت ناوی هەر چی بێت حکوومەتێک هەڵسێ بڵێ ئەمە دراوی منە مامەڵەی پێواکەم و ئێمە لە ئێستەی 25 تا 2023 من تەوەقعەکەم هەموو وڵاتانی دنیا دراوی دیجیتاڵی خۆیان هەبێت زۆر ئێستا لە ئەمریکا حرامکردنەکە حرامی وەسیلەیە نەک حرامی مەقاصدی حرامی مەقاصدی ئەوەیە ئەمڕۆ شتێک حرام بێ هەتا قیامە دەبێ حرام بێ وەکو گۆشتی بەراز بەڵام وەکو ڕیبا بەڵام حرامی وەسائل ئەمڕۆ بۆچی حرامە لەبەرەوەی بێ دایک و باوکە بەڵام کە دایک و باوکەکەی بۆ دەوڵەتێکی شەرعی یاسایی ئەو کاتە هەمومان مبارەکەیکەین زۆر باش ئێستا لە بۆ من لە ئەمریکا سەرۆکەکەی کیە دۆناڵد ترامپە پشتگیری دراوی بیتکۆینەکە خۆی شخصە وەکو حکوومەت نییە وەکو یان خۆی دراویکی ئەوە خۆی سەرمایهدارێکی چاوچنۆکە مەبەستی لە بانکی مرکزی وڵاتێت بەڵێ بانکی مرکزی و حکوومەتی خۆی پشتگیریەکە نا ئەمریکا پشتگیری دراوی دیجیتاڵی ناکات لە دەرەوەی ئەوە کۆمنت چییە ترامپ وەکو کەسایەتیەکی سەرمایهداری جیهانی کە ئێستا لە پاڵ پۆستی حکومڕانیەکەیە پشتگیریەکە و ئێستا دراوی تایبەت بە خۆی خێزانەکەشی هەیەی جەنابی مامۆستا بەڵێ لە وەرگرتنی پۆستی حکومڕانیەکەیەوە سەرۆکایەتی ئەمریکا تا ئێستا زیاتر لە 3 ملیارد دلار قازانجی کردووە لە ڕێگەی دەرکردنی دراوی تایبەت بەخۆی کەواتە ئێستا بۆمان دەرکەوت کە هەموو دراوە ئەلکترۆنەکان حرامن هەموو دراوە ئەلکترۆنیەکان حرامە لە ڕووی شریعەتی ئیسلامەوە و پڕ مەترسین و مەترسیەکانیش واضحە لەبەر ئەوەی کە هەڵبەز و دابەست ناڕوونی بەکاربردننی لە شتی خراپە و پاڵپشتی یاسایی و شەرعی و قانونیان نییە بەڵام سبەینێ هەر دراوێکی دیکە یا هەر کام لەم دراوانەی کە ئێستا هەیە حکوومەتێک خاوەنداری بتی بکە ڕاستەوخۆ شەرعیەت وەرەگرێت زۆر باش دەستان خۆش بێ بەڕاستی بەرنامەیەکی زۆر جوان و مەزبوط بوو دەستخۆشی بۆ تەوەرەکەش بەڕاستی تەوەرەکە تەوەرەیەکی زۆر گرنگ و ئەوە بوو بڵێن زۆر پێویست بۆ گەنجەکانی ئەم سەردەمە چونکم گەنجی زۆر لە ئێستایا ئالوودەی ئەو دراوە ئەلکترۆنیانە بوون و دەستان خۆش بێ زۆر سپاس هەر دەستخۆشیم بۆتانەیە بابەتێکی زۆر ئەگەر شتێک بزانی مەسەنەوە هاوڕێتان هەیە خێزانتان هەیە دوور و نزیک کەسێک بزانن مەشغوڵی ئەمە سەرنجتان چیە لەسەر بارودۆخەکە لەسەر قسەکانی مامۆستا وڵای مامۆستاگەم نێستاوەنی بزانم لە ناو عایلەکانە هەیەم بابەتە زۆرە و گەنجی شتی کەوتووە بەڵام وەکو قەزای حرام و حەڵاڵێتێکی من لەوە سرم دەرناگرت مامۆستا خوازای باتەوە زۆر بە جوانی ڕوونی کردەوە بابەتیش پێویست و دەستچاوی خۆش و دەستیەوەش خۆش بێ دەستان خۆش بێ خوا لەشتان ساغ بێ بۆم بەرنامە و دەستی ماساش خۆش بێ تقریبا وڵات زانیاری تاوامان وەرگرت و معلوماتێکی باشمان وەرگرت سوودمان لێ بینی بەس یانی مامۆستا ئەم پارەی ڕاستیەکان کاتێ ئەوە ئەخەیتە
ناو مۆبایلەکەت و شتێکی پێکریت و هەر لە مۆبایلەکە ئەمە بە پارەی هین حساب نییە پشتگیری حکومەت و فەرمیە و شتی پێکری و هەر لە مۆبایلکە ئەو شتا ئەفرۆشتە و دوای پارەکە چی بەڕاستی وەریەکدیتەوە خۆی مامەڵی ئەلکترۆنی جیاوازە لە دراوی دیجیتاڵی مامەڵە ئەلکترۆنیەکە ئێستا لە ڕێگەی FIB-ەوە ئاسیاپەیەوە یا لە ڕێگەی کردکردنەوەی جیهان بەڕووی خۆتە تۆ کڕیاری تکتی تەیارەت ئەوێ حیجزی فندقەکەی دراوێک ئەفرۆشی بە شێوەیەکی حەقیقی قەبضەکەی وەرگرتنەکەی تەسلیمکردنەکەی لە ڕێگەی ئەکاونتی خۆتەوە دابەزاندنی بۆ سەر حیسابەکەت هەموو ئەمانە دروستە و هیچ کێشەیەکیانتیان نییە جیهان بەرەو ئەوە چێت کە بابەتی مامەڵە داراییەکان هەمووی ببێتە ئەلکترۆنی و لە ماڵی خۆتەوە پێڵاو دیاری بکەیت و بۆت بێتە دەرگا هەروەکو ئێستا چۆن پیتزاو بۆیت بسم الله الرحمن الرحیم مامۆستاگیان خۆی گەورە پاداشتی خێرە باتەوە نسیەوەش خۆش مامۆستاگیان نسیێبرانەمان خۆش بێت مامۆستا من داوای ئامۆژگاری یەکەم هەم بۆ خۆم و هەم بۆم گەنجانش و بۆ ئەو گەنجانش کە دوای ئەمان بینەوە ئینشاڵڵا ئێمە کۆمەڵە کەسانێکین بۆ خۆمان بەچیەوە سەرقەڵکەین بۆی ئەم بابەتانە بەلا ڕێمانە نەبن بۆ دوێنێ سکۆتەر بوو ئەگرێ بەیانی پاسلی کارەبایی بێت ئەکرێت دوو بەیانی لە وڵاتێکەوە پشتگیری بکرێ بڵێ لە وڵاتی ئێمە سیارە بکڕە ئۆتۆمبیل بکڕێمە بۆ دەرین بەکرێ و بەو شێوازە باقیەکەی بۆ تۆ ئەگەڕینەوە ئێمە وەکو گەنج بۆ ناتەنە و گەنجانی کە خۆیان بە کاری خێر و چاکە و سەرقاڵکردن بڕۆ ناکەم مەجالی ئەمەیان هەبێ ئامۆژگاری مامۆستا چییە بۆ ئەو گەنجانەی کە باسی دەست بەتاڵی باسی کات بەتاڵی خۆیانەکەن کە بەلاڕێیان نەچن واتە کاتەکانن بە شتێک سەرقاڵکەن لە ئیسفادی خۆیان نابێ هەم بۆ دنیان هەم بۆ قیامەتە بابەتێکی گرنگەوە بێگومان ئیمام ئیبن القەیمی جەوزی بە ڕەحمەت بێ فەرمێ مرۆڤی کاسبکار و بازرگان پێویستی بەوە هەیە کە 50% بایەخ و ئێتیماماتی خۆی لە مەترسی حرامە ورد بکاتەوە و 50% لە مەترسی زەرەر و زیان و لە دەستچوونی سەرمایەکە گەورەترین سەرمایەی ئێمە کاتە تەمەنمانە لەبەر ئەوە لە دەستدانی کات و تەمەنی خۆمان لە خزمەتی خەڵکە هەڵەیەکی کوشندەیە ئەمە وابێ گەنجەکان قەدری گەنجینەی لاوێتی خۆیان بزانن و لە ئێستاوە من هەمیشە وتومە گەنج نابێ بە بەهانەی خوێندن واز لە ئیشکردن بێنێ نابێ بە بەهانەی خوێندن واز لە زەواج بێنێت ئەبێ بچێتە ناو پرۆسەی زەواجەوە بخوێنێ بچێتە ناو پرۆسەی خوێندنیش لە ناو پرۆسەی خوێندنیشەوە بێ کاسبی بکا و ئیش بکات بەداخەوە کە ئەمە بۆتە سەرچاوی تەمەڵی و بێکاری کۆمەلگای ئێمە لە ڕاستیە گەنجەکانمان بیر لە کەسابەت ناکەنەوە تا تەمەنی زانکۆ تەواوەکەن تا تەمەنی زانکۆ تەواوەکە بیر لە هاوسەرگیری ناکاتەوە کە ئەمە هەڵەیەکی مەترسیدارە بۆیە زۆر گرنگە کە گەنجەکانمان لە ڕووی کارکردنەوە ئەگەر بە شتێکی سادە بێ ئەگەر بە دەستپێکێکی بچووک بێ ئەگەر بە کارمەندی نیوە تاقێک بێ لە ئیشکردنی خۆیان بۆ ئەوەی سەرچاوەی داهاتی خۆیان هەبێ و مامەڵەی ڕاستەقینە نەبێ خۆیانی لێ بپارێزن لە ئێستاە چونکە هەموو ئەم بابەتانە چاوەشەکاریە خەڵەتاندنە و بە تایبەتی زۆر مەترسیدارە کە ئێمە کەسایەتی خۆمان بخێنە بژێر پرسیارەوە لە خودی خانەوادەی خۆمانە لەوەی کە دەست لە یەکێک پانکەینەوە پارەیەکی لێ قەرز بکەین بەڵام دوایی لە جێگەیەک بیدۆڕێنین یا دەست لە دایک و باوکمان پانکەینەوە پارەیەکی لێوەرگرین دوایی بیدۆڕێنین یا دەست لە کەسوکارێکی تر و هاوڕێیەکی ترمان چاواشە بکەین پارەیەکی لێوەرگرین بە ناوی کەسابەتەوە بەڵام دوایی لە ڕێگەی فۆڕێکسەوە لە ڕێگەی مامەڵەی وەهمیەوە لە ڕێگەی دراوی دیجیتاڵیەوە بیدۆڕێنین ئەم جۆرە بەڕێزان جگە لە قومارکردن هیچ شتێکی تر نییە و زۆر کارە ساتێکە بەڕاستی گەنج ئالوودەی قومار ببێت چونکە ئەم شێوە لە دۆڕاندنە ئالوودەبوونی بەدواوەیە بۆیە زۆر گرنگە کە ئیش لەسەر کارکردن بکەین هەلی کار بۆ خۆمان بڕخسێنین و هەروەها پاشەکەوتمان هەر لە ئێستەوە لە بیر بێ و بەرهێنانی ڕاستەقینە لە شتی دروست و واقعیە بکەین کە بە خزمەتی گەشانەوە و پێشکەوتن و بوژانەوەی ئابووری وڵاتەکەمان ئابووری تاک خودی خۆت کۆتایی پێبێ ئەم مامەڵە وەهمیانە کە ڕەبتی بە جیهانی دەرەوە و وڵاتی خۆمان هەیە جگە لە ئاودیوکردنی پارە و تەهریب و سپیکردنەوەی پارە و کوشتنی سەرمایە و توانای مرۆیی خۆمان هیچ شتێکی تری بەدواوە نییە
بۆیە گەنجەکانمان زۆر زۆر گرنگە کە خۆپارێز بن نەکەونە هەڵەوە و چاوچنۆکی پاڵیان پێوە نەنێ باوەڕ بە هەموو کەسێک نەکەن لە مامەڵە. زۆر سپاس جەنابی مامۆستا. فەرموو قوربان. دەستان خۆش بە مامۆستاییان. زۆر سپاس. دەستی تۆش مامۆستا خۆش بێت. هیچ پرسیارێکم نییە من بەس پرسیارەکە هەمووی بۆ ڕوونکردینەوە مامۆستا. دەستان خۆش بێ قوربان گیانی من. سپاس. جزاكم الله خيرا دەست خۆش بێ عەرەبی خوا سەلامەتان کە وەڵا پرسیار شتیانە بەس دەست خۆشم هەیە خوا گەورە تەمەن پڕخێر و بەرکەت کە عەرەبی. مامۆستا گیان من لە کۆتایی بەرنامەکەی یەکشت بپرسم ئێستا بیتکۆین لە لووتکەی دراوە ئەلکترۆنیەکانایە بیتکۆینێک هەڵ بە هەڵە نەبم ینی پێشتر لە دەفتەر دۆلار نرخیە بوو ئێستا لە ناکاوێکە لە دوای ڕسوماتە دیاریکراوەکانی ترامپەوە دابەزی بۆ نزیکەی حەوت دەفتەر و بابەتانە. ئەم دراوە ئەلکترۆنیکە کە لە لووتکەی هەیە لە هەمویان گرانترە ئەگە کەسێک بچێ بایی بۆ نمونە 100 دەفتەر دۆلار بکڕێ کە تۆ بە پارە کڕیوتە دیسان هەر ئەچیتەنەوە حرام و بازارە حرامەوە و پارەکەت حرامە کەسپێکەت یان چۆنە لە کاتێکە بە پارامەت کڕیوە. مامۆستا عەباس کەسی سەرمایەدار سەرمایەداری وەکو وەزیفەیەکی کۆمەڵایەتی وایە. بەڵێ من کاتێک خوا سەرمایەکی پێداوم تۆ خوا سەرمایەکی پێداوی ئەبێ ئاراستەی بکەی بۆ بەرهێنانێکی پەسەند بۆ بەرهێنانێکی واقعی دروست. بۆ نمونە ئێستا ئەو سەرمایی لەسەر ئاستی جیهان چۆتە ناو بەهای دراوە دیجیتاڵیەکانەوە 6 تریلیۆن دۆلاری تێپەڕاندووە یعنی 6,000 ملیار دۆلاری تێپەڕاندووە. ئەگەر ئێمە لە ئەرزی واقعا بۆ نمونە لە وڵاتێکی وەکو هەرێمی کوردستانە ئەو خزمەت گوزاریە بنەڕەتیانەی لە ئاو و ئاوەڕۆ و ڕێگەوبان و بەنداوەکان و کارەبا و چوزانم بژانەوەی کەرتی پیشەسازی و کشت و کاڵیمان پێویستمان بچەنێ ڕەنگە 2 ملیار دۆلار 4 ملیار دۆلار خزمەت بە تەواوی هەرێمی کوردستان بکە کەواتە کەسی سەرمایەدار تا سەرمایەکەی زۆرتر بێ ئەبێ خزمەتی بە کۆمەلگاکەی زۆرتر بێ لە ڕووی ژینگەییەوە لە ڕووی خوڵقاندنی هەلی کار لە ڕووی زیادکردنی بەرهەم. بۆیە ئەو سەرمایە چۆتە ناو دراوی دیجیتاڵیەوە چۆتە ناو مامەڵە و هەمیەکانی فۆڕێکسەوە دنیایەک مەترسیان لەسەر ئابووری جیهان دروست کردووە فوقعاتی مالی و بۆ دروستەکەن بڵقی دارایت بۆ دروستەکەن بەمانایەکی دیکە ڕێژەی هەژاری زۆرترەکەن زۆنی بێکاری فراوانترەکەن چونکە ئەگەر بە نمونە ئێمە 1 ملیار دۆلار لە هەرێمی کوردستانە لە بەرچاو بگرین ئەڵێن 6,000 گەنجی دەرچووی زانکۆ و پەیمانگای دانەمەزراومان هەیە باشە 1 ملیار دۆلار بێنە 1,000 ملیۆنە لە هەر ملیۆنێک پرۆژەیەک 2 پرۆژە دروست بکە کەواتە بین بە خاوەنی 2,000 پرۆژە لە هەرێمی کوردستان. ئەمەی کە جەنابەت باسێکی هیچ پەیوەندیەکی بە پرسیارەکەی منەوە ئەمە پەیوەندیەکەی بەوەیە کە ئەو سەرمایە بەم ڕێگایی من باسیەکەم پێ لەسەر زەمینەی واقع و بژانەوە و ڕەخساندنی هەلی کار و دروستکردنی دەرفەتی خۆشگوزەرانی دروستەکە بەڵام ئەوانەی کە مامەڵەی هەوایی و دراوی دیجیتاڵیەکەن کەس نازانێت چیەکەن بە وونی و نادیاری ئەمێنێتەوە لەسەر ئەرزی واقع خۆت زەرەرەکەی خۆت قانزاجەکەی بەڵام کاتێ دایە بەزێنیتە سەر کۆمەلگا دەیان 1,000 گەنج قازانجەکە لە ڕاستیدا کەسێک کە دەوڵەمەندە خاوەنی ڕاستەقینەیەم بڕەپارەیە نییە ئەمانەتێککرێ بە یەک کلیک هەمووی بفەوتێت. زۆر ئەمجا ئیسلام ئەوەش بڵێم کە قسەی کۆتایی بێ ئیسلام لە خودی خۆیان مضاربەی نقودی حرام کردووە واتە بازرگانیکردن بە پارە ئامرازی بازرگانی وە بەرهێنانە نەک بازرگانی بەخۆیەوە. زۆر سپاس بەڕێز دکتۆر ئەبوبەکر پێنجێنی شارەزای بواری شەرعی و ئابووری و دارایی زۆر سپاسانەکەم جەنابی مامۆستاکە تەشریفتان بۆ ئێرە هێنا و ئەزیەتان کێشان ڕوونکردنەوەتان خست بەردەم ئێمە و بینەران و مێ دەکەین بینەران ڕوانگەیەکی شەرعی دروستیان بۆ دروست بوو بێ بەڕاستی و بتوانن لەسەر ئەوە پێ بە جەرگی خۆیان ئابنێن مۆبایلەکانیان بگرن بەدەستەوە چیدی خەریکی ئەم دراوە ئەلکترۆنیا ساختانە نەبن و بیان سڕنەوە و خەمی ڕاستەقینەی دروستکردنی پیشەیەک بدەن بۆ بژێوی بە درۆی بانگەشەکارانی بازاری فۆڕێکشیش هەڵ نەخەڵەتێن. زۆر سپاس سپاس بۆ ئێوەش کە تەشریفتان هێنا کاتتان بە ئێمە بەخشی ئینشاڵڵا مەجوورن لەو ڕەنگە دروستێک کە بۆ خەڵکی دروستەکەین پێکەوە. سپاس بۆ هاوکارانم کە زۆر ماندوومان کردن
انشاءله دەرفەتی ئایندە پێکەگەینەوە بە پشتیوانی خی گەورە تا و کاتە بەخواتان نسپێرین شاد و سەرکەوتوو بن خواتان.